لە کۆتایی کۆبوونەوەی لووتکەی یەکشەمە سەرۆکی حکوومەتی ئاڵمان ئەنگلا مێرکەل کوتی هەموو لایەنەکان هەروەها ئەو لایەنانەی لە کێشەی لیبیدا بەرژەوەندیان هەیە پەسەندیان کردو کە ئاشتی لە لیبی دەتوانێت تەنیا لە ڕێگای وتوێژەوە وەدەست بێت نەک بەکارهێنانی هێزی لەشکەری. ئێمە دەبێت دڵنیابین هەموو ئەو لایەنانەی بە جۆرێک پەیوەندیان بە کێشەکەەوە هەیە بەیەک دەنگ بدوێن. ئەوە مەبەستی کۆنفرانسی ئەمڕۆ بوو چونکە ئەو کات پارتەکانی نێو لیبیاش تێدەگەن کە تەنیا یەک دەنگ بۆ چارەسەری هەیە بەڵام نەک لەشکری. کۆبوونەوەی لووتکەیەکە دوای ئەوە پێکات کاگربەستەکەی بەنێوبژی رووسیا و تورکیا سازیان کرد حوتویەک لەمەو پێش تێکسو. ژێنرال حەفتەر ئێستا دەسەڵاتی بە سەربەشی خۆرهەڵاتدا هەیە و رووسیا میسر و مینیشینەکانی عەرەبی پشتیوانی لێ دەکەن. حکوومەت لە تریپۆلی بە پێشەنگی فایز ئەلسەراجە کە UN ئەمریکا و بەشێک لە یەکێتی ئەوروپا و تورکیا پشتیوانی لێ دەکەن. ئەردۆغان سپاسی فایزی کرد لەبەرەوەی پەسەندی ئاگربەستی کرد و بە جددی داواشی لە حەفتەر کرد کە هەمان کار بکات. بۆ ئەوەی قۆناغەکانی تری ڕەوتی سیاسی جێبەجێ بکرێت پێویستە حەفتەر کۆتایی بە هەڵوێستی هێرشبەرانی بێنێت. راپۆرتەکانی هەواڵ دەڵێن کە هێزەکانی حەفتەر شەمە هەناردەکردنی نەوتیان لە بەندەرە گەورەکان بربەستکردن و یەکشەمەش لە دەمێکدا کۆنفرانسەکە هەبوو ئەوان لوولەکانی نەوتیان لە لیبی داخست. نەود یەکێک لە سەرچاوەی سەرەکی داهات لە لیبیدایە. سەرۆکوەزیری بەریتانیا گوتی خەڵکی لیبی لەو شەڕی بە وەکالەت دەکرێت ئازاری زۆریان دیوە. شەڕەکانی بە وەکالەت تەنها ئەو کاتە کۆتایی دێن کە جێگرەوەکانی دەرەکی بڕیاری بدەن ئەوان دەیانەوێت کۆتایی پێبێنن. بۆیە بەریتانیا ئەمە دەخاتە ڕوو. دەڵێن چاو لێ بکەن ئەم دۆخە بە ماوەیەکی زۆر ئاوا چۆتە پێش و جێگای شەرمە. بەڵێ لە 2011 لە چەند قەزافی ڕزگارمان هات بەڵام کاتیەوە هاتووە هەنگاو بنین و لیبی بە گوێرەی UN یەکگرتوو بکەین. پشتیوانانی هەردوو لایەن لە لیبی لە ماوەی کۆنفرانسەکەدا لە بەرلین خۆپێشاندانیان کرد.